سڵاوتان لێبێ خۆشەویستان ئەزیزم بینەرانی پلاتفۆرمەکانی قوتابخانەی دەروازە. ئەمڕۆ یاریەکی نوێمان هەیە لە نێوان گروپی پیانۆ و گروپی ڤایۆلین. و شێوازی یاریەکەمان ژەنینی ئامێری پیانۆیە لەسەر دەستی ڕاست و هەر کام گروپ توانی باشتر بیژەنێ خاڵی زیاتر وەرەگرێ و هەر گروپێکش بیباتەوە خەڵاتێک وەرەگرێ لەلایەنەوە. ئێستاش سەپڵێ بۆ خۆتان. ئێستاش لە هەردوو بەشدار بووی یەکەم سیرار و سۆما فەرمون بۆ ئێرە. زۆر باشە سیرارجان. ئێستا لە تەمرینی یەکەم هەرچیەکەم وت ناوی هەر پەنجەیەکم هێنا تۆ ئەو پەنجەیەدا ئەگری باشە؟ ئۆکەی جارێنە 1 2 3 1 3 4 5 5 5 3 1 2 4 3 5 2 4 3 5 3 2 1 اوكي كلاف فور سيدار سوما سوما خان زۆر باشە سۆما خان وەک گوتم ناوی هەر پەنجەیەکم هێنا تۆ ئەو پەنجەیە داگری 1 3 5 4 3 2 4 3 2 1 3 1 2 4 2 2 4 2 3 2 1 Okay, clap for them. خەڵاتێکیان بۆ لێدان. زۆر باشە. ئێستاش ژینا و ئەرحەم چەپڵیان بۆ لێدەن. مستەر ئەرحەم زۆر باشە. 1 2 3 5 4 3 4 3 2 3 2 1 زۆر باشە. کڵاب بۆ ئەرحەم. ژیناف خان ژیناف خان پەنجەت لێرە دانێ بۆ شێوازە 1 2 3 5 4 3 4 3 2 3 2 1 زۆر باشە. چەپڵەیەکیان بۆ لێدەن بۆ ژیناف و ئەرحەم. گروپی پیانۆ بوو بە خاوەنی 5 خاڵ. چەپڵەیەکیان بۆ لێدەن. گروپی ڤایۆلین بوو بە خاوەنی 4 خاڵ. چەپڵەکاتان زۆر باشە. ئێستاش ڕۆها و ماهان بە چەپڵەکانتان پێشوازیان لێ بکەن. باشە ڕۆها خان. ئێستا وەک گوتم ناوی ژمارەی هەر پەنجەیەکم گوت تۆ ئەوەیان دانی. 3 2 1 5 4 3 2 4 3 1 5 4 5 3 4 5 3 2 1 Clap for Roha. Mahan. زۆر باشە. 1 3 5 5 4 3 2 4 3 1 Clap for Mahan. زۆر باشە قوتابیان. لە بەشی یەکەمی یاریەکە ئەسا پۆینتی ڕۆها 5 خاڵ بە 5 خاڵ. چەپڵەیە بۆ خۆتان.
و ئێستاش قۆناغی یەکەمی یاریەکەمان بە کۆتا هاتوو و دێینە قۆناغی دووەم. چەپڵەکانتان و پاش پشوێک دێنە وڵاتان. بینەرانی خۆشەویست، گەڕاینەوە قۆناغی دووەمی یاریەکەمان و قۆناغی دووەمی یاریەکەمان بریتیە لە هەڵبڕینی دەنگ و ئێستا تێستی دەنگەکەین و دەنگی هەر کەسێک باشتر بێ و خاڵی زیاتر وەرەگرێت. ئێستاش یەکەم کەس لە گروپی پیانۆ بفەرمێ. زیبا خانم چەپڵەیەکی بۆ لێدەن. زیبا خان من هەرچی یەکەم تۆ لە دوای من دووبارە یەکەیتەوە باشە؟ بڵێ دۆ ڕێ دۆ می می ڕێ دۆ فا می ڕێ دۆ سی لا دۆ 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 سەپڵەیەکی بۆ لێدەن هەر بژی و لە گروپی ڤایۆلین جودی چەپڵەکانتان. جودی گەم هەرچیم وت دووبارە یەکەیتەوە. دۆ سی دۆ ڕێ می سۆڵ فا می فا می ڕێ می ڕێ دۆ. کڵافۆر جودی زۆر باشە. قوتابیانی عەزیز، گروپی پیانۆ زیبا خان 5 پۆینت، گروپی ڤایۆلین 4 پۆینت. چەپڵەیەک بۆ گروپی پیانۆ و کەسی دواتر. کارین لە گروپی پیانۆ not now. اوكي كريم خان هرچی مو دوباره یکیتەوە. می می فا سۆڵ سۆڵ فا می ڕێ. اوكي کورتترێ لێم. می می فا سۆڵ سۆڵ فا می ڕێ دۆ ڕێ می دۆ رé mi fa mi ré mi ré do. Clap for Karin. الآن لجروبي فايولين. باش الآن كان هرسي مود دوباره كيتو باش روحكم. دو سي دو رé mi mi ré mi fa sol fa mi re mi re do. Clap for Alan. 2 point for groupie violin, 3 point for groupie piano. زۆر باشە. ئێستاش قوتابی ژینوار و وائل هەردوو فەرمون بۆ ئێرە. زۆر باشە. ئێستا هەردووکتان پێکەوە لەگەڵ منە هەرچیم گوت دووبارە یەکەنەوە باشە؟ ئەڵێین دۆ می سۆڵ می ژینوار دۆ می سۆڵ می دۆ می سۆڵ می رé fa la fa ré fa la fa sol fa mi ré do sol fa mi ré do sol fa mi ré do. Clap for them. 4 point 4 point بۆ گروپی ڤایۆلین و 3 point بۆ گروپی پیانۆ. چەپڵەکانتان و لێوار ئیمان. لێوار ئیمان
بە چەپڵەکانتان پێشوازی بکەن. زۆر باشە. هەرچیم گوت دووبارە یەکەینەوە. می می ڕێ دۆ دۆ ڕێ دۆ می سۆڵ می فا می ڕێ می ڕێ دۆ. چەپڵەکانتان 5 پوینت بۆ گروپی ڤایۆلین، 4 پوینت بۆ گروپی پیانۆ. چەپڵەکانتان ڕێدار و مەقسوود. چەپڵەکانتان ڕێدار مەقسوود. هەرچی من پێکەوە لە دوام دووبارە یەکەنەوە. دۆ می می فا دۆ می می فا سۆڵ فا سۆڵ می فا می فا ڕێ می ڕێ دۆ. زۆر باشە. چەپڵەکانتان پێنج پوینت بۆ گروپی ڤایۆلین و 3 پوینت بۆ گروپی پیانۆ. چەپڵەکانتان زۆر باشە. ئەزیزان هاتینە کۆتایی یاریەکە و هەروەها ئێستا خاڵەکان کۆ ئەەکەینەوە. هەر گروپێک خاڵی زیاتری بەدەستهێنابێ و ئەبێتە براوەی ئەم یاریە و خاوەنی خەڵاتێک. سڵاو ئەزیزانی خۆشەویست، گەڕاینەوەلاتان بۆ ئاشکراکردنی پۆینتەکانی گروپی ڤایۆلین و پیانۆ. و دوای کۆکردنەوەی خاڵەکان هەردوو گروپ بەراورد بوون و ئێستاش لە هەر گروپە و یەک قوتابی بانگەکەین بۆ چاڵەنجێکی قورس. هەر کام لەو قوتابیانە ئەبنا پێشڕەوی گروپەکەی خۆیان و هەر کامیان خاڵ زیاتر بەدەست بێنن گروپەکەی خۆی سەر ئەخات. ئێستاش لە گروپی ڤایۆلین زۆر باشە. ڕێدار زۆر باشە. گروپی پیانۆ ئەرحەم. تاقیکردنەوەی ئەم جارەمان قورستر ئەبێ لە تاقیکردنەوەکانی تر و ئێوە ئێستا نوێنەری گروپەکانی خۆتانن. پێویستە زۆر وریابن و تەرکیزتان باش بێت و لای من زۆر باشە. ئەسا ڕێدار دی پەنجەت بۆ شێوازەدا ئەنی باشە. پێشتر ئەگە بیرت بێ من تەنیا 3 ژمارە مەوت ئەموت ئەوە لێدە، بەڵام ئێستا زیاتر لە 3 ژمارە ئەڵێم و پێویستە بیر و هۆشت جوان لای من بێت. باشە؟ 1 3 5 4 3 2 1 1 3 5 4 3 2 1 3 2 1 3 5 bonus 5 4 5 3 3 2 1 زۆر باشە ڕێدار. زۆر باشە ئەرحەم. ئەرحەم گیان وەک گوتم من پێشتر 3 ژمارەم پێگوتن، بەڵام ئەم جارە زیاتر لە 3 ژمارەتان پێ ئەڵێم و پێویستە بیر و هۆشت لای من بێ. 1 3 5 4 3 2 1 زۆر باشە. پەنجەتێنیتە ئێرە دووبارە 1 3 5 4 3 2 4 3 2 1 3 5 3 1 3 3
2 4 3 1 زۆر باشە دابنیشە چەپڵێکی بۆ لێدە زۆر باشە ئازیزان ستاش خاڵەکان و کۆی گشتی خاڵەکانە نووسن گروپی ڤایۆڵین سەرەتا 32 خاڵ بوو و گروپی پیانۆش بە هەمان شێوە 32 خاڵ بوو ئێستا گروپی ڤایۆڵین بوو بە خاوەنی تەنیا 1 پوینت کەواتە گروپی ڤایۆڵین بوو بە خاوەنی 33 خاڵ چەپڵەکانتان گروپی پیانۆ کە ئەرحەم نوێنەرایەتی ئەکرد و هاتە ئەوێ لە کۆتا کەسدا بوو بە خاوەنی 5 پوینت کە ئەکا بە 37 پوینت بۆ گروپی پیانۆ چەپڵەکانتان stand up بەڵێ ئازیزان خۆشەویستان گەیشتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی قوتابخانەی دەروازە و ئێستاش براوەی یەکەممان گروپی پیانۆ بوو و ئێستاش ئەم دیارە کە خەڵاتێکی ڕێزلێنانە ئەیدێن با قوتابی ئەرحەم بەهۆی ئەوەی کە کۆتا پرسیاری زانی و توانی گروپەکەی خۆی سەربخە فەرمو چۆپڵەکانتان بینەرانی ئازیز تاوەکو پرۆگرامێکی تکە و چاڵنجێکی کە و ڤیدیۆیەکی تکە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ هەر شاد و کامەرامە